دووبارە سڵاوتان لێبێت داوای لێبوردن ئەکەین زۆر کە بەهۆی کێشەیەکی تەکنیکی لە نێوان سلێمانی و هەولێر لە پێشەکێکەوە بەرنامەکە ڕاوەستا ئێستا بەردەوام ببین لەگەڵتان وەکو لە پێشەکێکە ئاماژەم پێدا زۆر بە کورتی هەوڵەدەین بزانین لە دوای هەڵبژاردن چ گۆڕانکاریەک دێتە ئاراوە لە عێراق و ئەو گۆڕانکاریانە تا چەندە باسوودی کوردەشکێنەوە و چی بکرێت بۆ ئەو گۆڕانکاریانە بە شێوەیەکی ئیجابی بۆ کورد بکەوێتەوە. قسەیەک لەسەر ئەوە شەیەکە ئەوترێت عێراق بەرەو زۆرینەی مەزهەبی یاخود زۆرینەی سیاسی و هەندێک چڵێن زۆرینەی دیکتاتۆری هەنگاوانێت. لە حاڵەتێکی ئاوادا ئایا ئەمە تا چەندە واقعیە ئەم بۆچوونە وەگەر شتێکی لەو جۆرە بێت کورد چۆن نەتوانێت لە ڕێگەی دەستورەوە عێراق بگەڕێنێتەوە بۆ عێراقی پێوترێ عێراقی تەوافقی و عێراقیش کە لەسەر پرەنسیپی شەراکەت دروست کراوە. من زیاتر ناڵێم ئەم شەو 4 میوانی ئەزیز و بەڕێز حزوریان لێرە هەیە کاک دانا جەزا عەلی کاتب کاتدیری پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی، دکتۆر ڕێبوار کەریم مەحموود سەرۆکی لیستی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای سلێمانی، دکتۆر شێرکۆ جەودەت کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای سلێمانی، هەروەها کاک ڕێبوار محەممەد کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای سلێمانی. بەردە دەستپێک سوپاسی های کرێستەکەین بۆ ئەم دەرفەتە. ئەگەر کاک ڕێبوار هەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم، بە تێڕوانینی ئێوە عێراقی دوای هەڵبژاردن گۆڕانکاریەکان بە چ ئاراستەیەکە بن و تا چەند لە بەرژەوەندی کوردە بن؟ زۆر سپاس. من ڕێبوار محەممەد ئەمین ناسراوە بە مامۆستا ڕێبوار لەبەر داواکاری بەڕێستان ژمارەکە ناڵێن بەڵام لە فەیسبوک تەماشای پرۆفایلەکەمان بکەین بۆی ژمارەکەمان بزانن. لە خزمەت بڕوانامەی ماستەرمەیە لە یاسای تایبەت تاگەکاندیدی سەر ئاسی پارێزگای سلێمانی کە اختصاص بێ لە گرێبەستی نەوت و غاز و بەو هیواوەیە کە خۆبکاندید کرد کە بتوانم لە 4 ساڵی ئایندا مەلەفی نەوت بە ئاقارێکا بووین کە بەرژەوەندی خەڵکی کوردستان بگەڕێتەوە خەڵک لەو نەهامەتی و چارە ڕەشی و بەدبەختی و برسێتی و قات و خڕێ ڕزگاریان بکەین. خاوەنی بەکالۆرس لە یاسا بەکالۆرس و دیبلۆم لە زمانی ئینگلیزی 24 ساڵ ئەزمونم هەیە لە کاری پەروەردەیی و 2 ساڵ و نیو سەرۆکی شارەوانی دەربەنی خان و لە چەندین دام و دەستگای حکومیە ئیشم کردووە. باش و 3 ساڵیش متابعە و تەفتیشی هەموو شارەوانەکانی سلێمانی و خاوەنی ئەزمونێکی ئیداری باشم لەو بارەوە. بۆ وەڵامی پرسیارەکەت بەڕاستی لە هەڵبژاردننی داهاتوو من 2 خاڵ ئاماژەی پێدەم. یەکەم مەلەفی نەوت، دوای نەخۆشکەوتنی بەڕێز مامجەلال هاوسەنگی سیاسی لە عێراق نەماوە. ئەو هاوسەنگیە پێویستی بەوەیە کە بتوانین ئەو هاوسەنگە بگەڕنەوە. من هەم بۆ پرسیارەکەی من لەسەر گۆڕانکاریەکان دوای هەڵبژاردن بوو شتی گرنگن بەڵێ منجام بەسم ئەوەیە لەو ڕوانگەوە دوای هەڵبژاردن دیارە سەرۆک مامجەلال لە بەغا نەماوە وەکو چەترێک وەکو سەمامی ئەمانی ئەم وڵاتەوا بوو. دوو ئەوەی کە باس دەکرێت تەوافق نامێنێت زۆرینە و کەمینە پیادە ئەکرێت لە عێراق. بۆیە بە قەنەعەتی من ئێمە نەک 60 کورسی ئەگەر 100 کورسیشمان هەبێ ناتوانین بە زۆرینە و کەمینە مافەکانی خۆمان بەدەست بێنین. ئەوەی بەلای منە زۆر گرنگە ئەوەیە کە من خەریکی کتێبێکم لەسەری کە ئامادەیەکەم چۆن دنیابینی کورد یا ڕوئیای کورد بۆ ئایندەی سیاسەتکردن لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دنیا بکەین و ئەو سەردەمەی کە بەڕێز مامجەلال ئەو تەوازنەی ڕاگرت بوو. ئێمە جارێکی تر چۆن کورد بتوانین گۆڕانکاریەکانی دوای هەڵبژاردن لە بەرژەوەندی کورد دەبن بە قەنەعەتی من درا و مۆتەیاتانی کە لە بەردەستی جەنابتانە. ئەگەر ئێمە ئەو دوو مەلەفە ڕاست نەکەینەوە مەلەفی هاوسەنگی دۆزینەوەی خاڵێک کە بەرژەوەندی کورد و عێراقیەکان و وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی لە خاڵێکە کۆ نەکەین کە هەم بەرژەوەندی ئەوان پارێزین هەم بەرژەوەندی خۆمان. ئەوە یەک دوو مەلەفی نەوت لەگەڵ هەولێر و بەغدا یەکلایی نەکرێتەوە دۆخەکە بەزەری کوردەشکێتەوە. سوپاس دەکەم مامۆستا ڕێبوار کاک دانا. هەر لەسەر هەمان پرسیار دوو خولەکتەیە بۆی پێم بڵێ گۆڕانکاریەکان لە دوای هەڵبژاردن بە چ ئاڕاستەیەکە بن لە عێراق و ئایا لە بەرژەوەندی کووردا ئەبن؟ زۆر سوپاس. من دانای شەی جەزای عەلی کاتبم کاندید لە لیستی 174 پارتی دیموکراتی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانی. ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و دەرچووی زانکۆی ئەمریکی بەشی زانستی نێودەوڵەتیم. باش بنیسە پرسیارەکە تۆ تاوان ئەمە دوو تەوەری هەیە. تەوەریان ئەگەر باسی ناو خودی عێراق بکەین یان باسی هەرێمی کوردستان بکەین یا بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان لەوێ وەکو بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بە تەکید ئێمە لە عێراقێکە ئاژینە ساکە تەوافقی تیانە، لە عێراق ئاژین کە دادپەروەری تیانە کە هێز لە دەستی دەوڵەتانیە بەڵکو هێز لە دەستی هەندێک میلیشیا لەگەڵ هەیەز لە دەستی وڵاتانی دەروێت تا ڕادەیە کە ئیدارەیەوە هێزەی پێکەن. ئەمە ساواقعەکە بەڵام دوای هەڵبژاردن ئەمێنێتە سەر ئەو کوتلانە بەرنامەیەوە حیزبانە چۆن بتوانین عێراق لەم ئاراستەیە یا لەم قۆناغە بۆ قۆناغێکی کا یا بۆ سەقامگرتی میبین. من سەرتا بە دێ ڕێگەڵم
ئەگەر عراق بێوێت دەوڵەتێکی سەقامگیر بێ دەوڵەتێک بێ خزمەتی هاوڵاتیان بکە پێویستە سەر جەمافەکانی گەلانی عراق بە تایبەتی گەلی کوردستان دابینکە بۆ لە ڕەنگەڵم ئەمە ئەبینن ینی لە ئاسۆ ئەم شتە ئەبینن لە دوای هەڵبژاردن تا ئێستا بەو شێوە نییە کە ئێمە دڵخۆشمانکە بەو شێوە بەڵامەوە ئەرکی ئێمەیە ئەرکی پەرلەمانتارەکانە ئەرکی هەموو ئەو لایەنانەیە کە بیانە عراق ئەگەر سەقامگیر بێ گرتو بێ ئەبێ هەوڵبان عراق لەو چوارچێوە بێ کە دەستور وەکو خۆی جێبەجێکە ئەمەکو گەلی کوردستان بەڵێ بە قۆناغی زۆر دژوارە تێپەڕبین بە تایبەتی لە عراقی دوای 2023ەوە کە ئێمە چاوەڕێمەکە عراقیی دیموکراتی بێ عراقی فدرالی بە معنای کەلیمە و مافەکانی گەلی کوردستان دابین کە بەڵام بەداخەوە زۆر لە مادە هەیە زیاد لە 50 نەمادە هەیە کە تا ئێستا جێبەجێ ناکرێ و نایانێوە جێبەجێکرێ بۆیە بێ شەڕ ئێمە شەڕێکی کەواتە تۆ گەشتبینی بەوەی کە لە عێراقی دوای هەڵبژاردن مافی کورد وەکو پێکهاتەیەکی سەرەکی عێراق و مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان زانێت بەرنامەی ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە کە هەوڵ بین ما دەستکەوتی زیاتر بۆ گەلەکەمان مسۆگەر بکەین و هەوڵ بڵێن بێگریزی نیشتیمانی کە ئەمە کلیلی چارەسەری بابەتەیە هەوڵ بڵێن بێگریزی نیشتیمانی هەمومان هەموو لایەنە کوت لە کوردەکان بە تایبەتی و لەگەڵ ئەو لایەنە عراقیە دیموکراس خوازانە پێکەوە بتوانین ئەمە چۆنەکرێت بە چ میکانیزمێک دکتۆر شێرکۆ جەنابتان کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستانن و یەکەم مەزموونی پارلەمانتاریشتان نییە کە بەرەو بەغدا ئاچن بە پێی زانیاریەکانی تۆ بە پێی تێڕوانین و خوێندنەوەی تۆ بۆ دۆخەکە عێراقی دوای هەڵبژاردن عێراقێکە کە کورد بتوانێت مافەکانی خۆی تیا بەدەستبێنێت و دەستوری تیا جێبەجێ بکرێ بناوی خی گەورە مهرەبان شێرکۆ جەودەت لیستی 175 یەکگرتووی ئیسلامی کوردستان بێگومان ئایندەی عێراق پابندە بە ئەوەی کە لە دوای هەڵبژاردنەوە لیستەکان و فراکسیۆنەکان و حیزبەکان چیەکەن طبعا پرۆژەکان هەمووی جوانن ئێستا کە لە عێراق تەرحەکرێ بۆ هەڵبژاردننی 12 بەڵام ئایا ڕابردوو چیمان پێڵێ بۆ ئەو فراکسیۆن و حیزبانە و داهاتوش چۆن ئەتوانن بەڕۆی ئەو تەحەدایە بنەوە کە چۆن ئەمە بهێن نەدی بەنسبەت یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە ئێمە ڕۆیەمان وازەحە و کار بۆ دەوڵەتی هاوڵاتی بوون ئەەکەین ئەو دەوڵەتی هاوڵاتی بوونەی کە لە خزمەتی دۆزینێتەوەکەمان بێ بەمانای ئەوەی کە کاتێک کە ڕفراندۆمیشمان کرد و کاتێک کە دەنگماندا بە بەڵێ بۆ ڕفراندۆم ئەمانوت بۆ دەوڵەتی کوردستان نەمان ئەوت بۆ دەوڵەتی کورد بەتەنها بۆ لەبەرێمە قەناعەتمان بە دەوڵەتی هاوڵاتی بوونە کە جێ هەموو ئینسانێکی تیا ببێتەوە کە مافەکانی پارێزراوێ بۆ عێراق بە هەمان شێوە دەوڵەتی هاوڵاتی بوون لە حوت استراتیجە ڕؤیەمان بۆ دەوڵەتی هاوڵاتی بوونە کە دین و تائیفە و بڕوا و ڕەگەز و ئەمانە هەمووی تیا ئازاد بن و دەوڵەت و سەروەت و سامانی وڵاتیش بۆ هەمووان بێ ئەم ڕؤیە لە حوت استراتیجە بەرجەستە بووە ئەو حوت استراتیجە حوت استراتیجی علمین بۆ بنیادنانەوەی هەر وڵاتێک لە دوای کارەسات و لە دوای واقعین دکتۆر یعنی لەگەڵ واقعی ئێستا عێراق بەدڵنیاییەوە لەبەرەوەی کە ئەبێ لە ڕوانگەی واقعی عێراق و ئەو دراساتانەی کە گرنگترینیان ئەوەی کە ئەتانەوە وەکو سەرەتا ئیشی لەسەر بکرێت چییە؟ بەڵێ حوت استراتیژمان هەیە ئەو حوت استراتیجە ئەچنە سێ گروپەوە گروپی یەکەمیان پەیوەندی بە ئینسان خۆیەوە هەیە 100 ساڵی ڕابردووی عێراق ئینسان تیا داڕزاوە لە ڕووی عەقلی و هزری و کەسایەتی و نفسیەت و سایکۆلۆجیا و کەرامەتی و عزەتی و بێ لە خەدەمات و ماف و ئازادیەکانی ئیهانە کراوە هەتاوەکو سەر ئێسقان ئەمە پێویستی بە پرۆسێکی بنیادنانەوەی کە پێوترێ گەشەپێدانی مرۆیی چۆن ئینسانی عێراقی بنیاد بڕێتەوە تەڵعان بە هەرێمی کوردستانیشەوە لەبەرەوەی کە تاریخەکە پێکەوە بووە 100 ساڵی ڕابردوو دراسە بکەی کولی 10 ساڵی قەیرانێک و کارەساتێک بەسەر ئەم عێراق و هەرێمی کوردستانەیە هاتووە دەرەنجام ئەو کارەساتی لێوەشاوەتەوە ئەمە پێویستی بە بنیادنانەوەی پرۆسەی بنیادنانەوە لە مەشروعی پەروەردەی لە مەشروعەکانی تر مەسەلەی ڕەهەندی دووەم مەسەلەی ئابوووریەکەیە عێراق ئەبێ سەرۆت و سامان داهات بوجە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا کۆنتترۆل بکرێ شەفاف بکرێ ئاراستە بکرێ وەکو دەستور دەستور کە ئێستا پێشل کراوە جێبەجێ نەکراوە ئەبێت لە دووتیمادەیە چارەسەرەکان بۆ دکتۆر ڕێبار جەنابتان سەرۆکی لیستی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەرین لە شاری سلێمانی بە ئەنقەست ئەخیر کە ساتمەلات پارتی یەکگرتوو یەکێتی ئەزمونیان هەیە لە بەغا ئێوەی وەکو حزب وەکو پارتێکی سیاسی نوێ یەکەم ئەزمونتانە کاچنە ناو ئەزمموی پارلەمانتاریەوە لە عێراق بەدید و تێڕوانینی ئێوە عێراقی دوای هەڵبژاردن عێراقێکە ئەکرێ پێکەوە تایە هەڵکەین لەگەڵ پێکاتەکانی ترە و مافەکانی کوردیشی تیازامن بێت بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان لە ڕاستیە
بەهۆی ئەو سیاستە شکست خواردووی کە لە کوردستانە و پەیڕەو کراوە لەگەڵ عێراقا پەیوەندیی زۆر خراپ هەبووە ئیتر گرفتەکەش تەبە نەگەرێتەوە بۆ هەردوو لایەنەکە نەک بە تەنها بۆ لایەنێکی دیاریکراو بەسم هەردوو لایەنی کوردی و بۆ لایەنی عێراقی ئێمە گەڕێنراینەوە بەغدا بە دەر لە ویستی خۆشمان بەهۆی ئەوەی کە ناوەندرا ئابووری سربەخۆ کە لە ڕاستی ئابووری شکست خوارد و وێرانکرد تاڵانکەر بوو بەهۆی ئەوەی کە هەندێک سیاست و هەندێک هەنگاوی ترنرا کە هەمووی ئێمە پێمان خۆشە بۆ گەر ئابووری سربەخۆ وایە بەڵام ڕاستیاوانە بوو هەنگاوە سیاسیەکان حەکیمانە نەبوو کورتبین بوون هیچ درێژبینیەک و استراتیژی بینێکین تێدا نەبوو ئێمە باوەڕمان وایە کە ئەبێ مادەم ئێمەیان بردەوە بەغدا بەشێکی بەرچاوی پرسەکانی کوردستان لە بەغداوە چارەسەرەکرێ ئەو ژۆک و قسەیەک بۆ ئەوەی کە ئەوترێ ئەمە هەندێک دروشم هەیە لە مەڵبژاردنایی پەرلەمانی کوردستانە عێراق نیە نەخێوان نیە ئەوە ئێوەن بە پارەتان ناردەوە بەغدا و حکومڕانیەک و سیاسەتێکی شکست خواردووە هەموو شتمە لە فەکانی وەستیان بەغدا حکومڕان سیاسەتی حکومڕانی لە کوردستانە هەموو شتێکی تەسلیمی دەستی بەغدا کردووە ئێمەش تۆ سیاسەتی ئابووری سەر بەخۆ دێناوە دێشم گەڕێ قسەکانم بکەم دوای وردریش قسە بووە ئێمە پێمان وایە لە عێراقا کۆمەڵێک شتێ هەر بە خێرایی ئیشی لەسەر بکرێت یەک لەو شتانە لە مؤسسەی تەشریعیە دامەزراوەیەک وونە کە لە پێی دەستور ئەبێ دامەزراوەیەکە بێ کە ناوی مەجلیسی ئیتیحادیە ئەو مەجلیسە تا ئێستا دروست نەکراوە و زۆر کەسیش بەلایەوە گرنگ نەبووە کە ئەمە باڵانسی ناو مؤسسەی تەشریعی لە عێراقا دروست ئەکا ئێمەیەکێکە لە بەرنامەکانمان کە بێ بە هەموو لایەنەکان چ عێراقی یعنی لایەنە عێراقیە جیاوازەکان و لایەنە کوردیەکانیش ئیش لەسەرەوە بکەین کە ئەم مەجلیسە دروست بێت چونکە لەنێو ئەو مەجلیسە دیسان وێنەرایەتی کوردی تیا بێ کە ئەتوانێت باڵانسێک لەنێو مؤسسەی تەشریعیە دروست بکە ئەمە زۆر گرنگە دوو کارەکەین لەسەرەوەی کە بەشێکی زۆر لەم مەسائلانە لەم بابەتانە ببینە نێو پەرلەمانی عێراقەوە لەوێ چارەسەریان بکەین بەڵام بە پەیوەندی دیبلۆماسی نەک بە هەڕەشە و کەواتە پێتان وایە عێراقی دوای هەڵبژاردن عێراقێکە ئەکرێ ئێمە تایە بژین و تایە هەڵکەین و تایە سیاسەتش بکەین عێراقی دوای هەڵبژاردن هەروە بۆ ئاسانیە نابێ و ماوەی ڕابردوو لە ماوەی بە تایبەتی لە 4 ساڵی ڕابردووە ئەو لاوازیەی ڕووی کردە پێکهاتەی کوردی ڕووی کردە ئەزمموی هەرێمی کوردستان وای کردووە کە لە بەغداش ئەو لاوازیە ڕنگ بداتەوە ئەو ناتەباییە ڕنگ بداتەوە بەڵام بەڕاستی تەباییەک ئەبێت دروست بکەین ئێمە لە بەغدا لەسەر بنەمای خزمەتکردنی خەڵک نەوەکو لەسەر بنەمای ئەوەی چەنەمان بەردەستەکەوێ و چۆن لێبێت سپاس دەکەم دکتۆر کاکدانە دکتۆر لە کۆتایی قسەکانی ئاماژەی بە خاڵێکی گرنگدا ناتەبایی ئەگەر ئێمە بەم ناتەبایی ئێستا ئەیبینین و بەوەی کە یەک ریزی بوونی نییە و هەندێک ئەڵێن نێوماڵی کورد نێوماڵێکی شپرزەیە هەندێک ئەڵێن نێوماڵمان هەر نییە بەم شێوەیە بچینە بەغدا ئەوەی لە دەستمانداوە شتی تریشی ناچێتە سەر بەڕاستی کاک یادگاریانی من پێشتری جوتم کلیلی چارەسەری ئەوەی کە بتوانین دەستکەوتی زیاتر بۆ گەلەکەمان مسۆگەر بکەین یەکریزیە بە یەکریزی نیشتیمانی بە هەڵوێستی یەکبوون ئەتوانین ئێمە دەستکەوتی زۆر بۆ گەلەکەمان مسۆگەرکەونەوە تەجروبەشمان هەبووەوە ئێمە لەم قۆناغەیە بەڕاستی شپرزەیەک بە ماڵی کوردیەوە هەیە ئەو شپرزەیە واکا کە ناران بتوانن سوود لەمە وەرگرن بەڵام ئێمە ئێستاش قۆناغەکەمان لە بەردەستایە بەداخەویستمان لە هەڵبژاردنەکانە پێکەوە بە لیستێک بە تایبەتی بۆ عێراق بە لیستێک بەشدارین بۆی کە بتوانین هێز و توانای کوردستانیان پیشان بین بۆی بتوانین ئیسپاتیگەن بۆ دۆست و ناران کە گەلی کوردستان گەلێکە خاوەنی ئیرادەیە وەک خاوەنی ئەزمموونێکی بەهێزە و ئەتوانێت بەیگریزی نیشتیمانی و پۆڵایدنی خۆی ئەتوانێت دەستکەوتەکان کارچی بووکەم یەک لیستێت ینی نەبوو بەڕاستی بەداخەوە لە لای هەندێک برادر هەندێک بەرژۆندی تەسک وای کرد کە زاڵ بە بەسە بەژۆندێک گشتەکانە کوردستانەکانە ئێمە لەم قۆناغەیە پێویستمان بەوەیە کە پێداچوونەوە بە سیاسەتی خۆ ئێوە ئەڕۆن بەرەو بەغدا بۆ سەریحنین لەگەڵ دەنگدەری خۆتانە کە کێ سەبەبی ئەوە بووە کە یەک لیستی نەبێ بە حقیقەتێک کە کورد سووری لێ ببینێ زای چۆنە ئێستا ئێمە لێرە ینی لە قۆناغێکین کە ئێمە زۆر جار خۆمان ڕەخنە لەواگرین کە ئێمە نابێ هەندێک هەڵمەتی دژ بەیەک بەکاربێنین بۆی کە سوودی لێوەگرین بۆ فکری کە بتوانین دەنگ لەکتری بەرین بەڵام لە پاڵ هەڵدراوە بۆەوەی ئێمە وەکو یەک تیم و بە یەک پاکێجی استراتیژی کە مافەکانی کورد کە داواکانی کوردی تیا بێ کاتی ئەچنە بەغدا هەمووان تەقدیمی بکەن وەکو کورد نەکەر کە سەولای خۆیەوە بڕوا بەجێدابیشێ بەڵێ بەتەکیدەوەی کەمیش باسیەکەم ئێمە
لە پارتی دیموکراتی کوردستان هەوڵەیەن بۆ یەکریزیەکی نیشتیمانی هەبێ یەکریزیەکی کوتلە کوردستانەکانەوێ زایدن ئەو کوتلانەی کە عێراقیشن و باوەڕیان بە مافی گەلی کوردستانەیە باوەڕیان بە جێبەجێکردنی یاسا هەیە بە چەسپاندنی دەستور هەیە واشتان بەلایەنەکانی ترەیە کە بتوانن پێکەوەم کارە بکەن هەر لایەنێک کە بتوانێت دادپەروەرانە ئیش بکە و دەستور وەکو خۆی جێبەجێکردن نەک وەکو چەند لایەنێکی سیاسی بێ ئێمە لەو خاتایەتوانی لەگەڵ هەموو لایەنەکانی هەماهنگ بین کە بتوانین سوودێکی باش بە گەلی کوردستان مامۆستا ڕێبوار ینی ئێوە لە بەرنامەی کاری خۆشتان ئاماژەتان پێداوە کوردستانیەکی عێراقی و عێراقیەکی کوردستانین ئەمەوێ ئەمەم بۆ ڕوون بکەیتەوە هەر لەم تێڕوانینەوە پێم بڵێ لە داهاتووە کورد ئەتوانێت وا بکات دەستور جێبەجێ بکرێت بە لە بەرچاوگرتنی ئەو ڕاستیەی شیعار و دروشمی بەشێکی زۆری کاندیدە شیعەکان ئەوەیە مەعەن لەغڵەبیە سیاسیە پێکەوە بەرەو زۆرینەی سیاسی کە قسە لەسەر ئەوە هەیە عێراق لەسەر پرەنسیپی دیموکراسی بنیادراوە دیموکراسی شواتە حکمی زۆرینە و ڕێزگرتن لە کەمینە ئەمە بەدی ئەکەن ئێوە و ئەمەشتان کە کردووە بە دروشم خۆتان بە عێراقی و بە کوردستانی ئەزانن کەواتە دڵنیان لەوەی کە مافتانتیای پارێزراوە بێت بەڵێ لە ڕاستیە دەبێت ئەو تیمەی دەچێتە بەقا پێکەوە کار لەسەر دوو تەوەر بکات تەوەرێکیان استراتیژیە تەوەرێکیان تەکتیکیە باش استراتیژیەکە ئەوەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو هەڵوەشانەوە چێت بمانەوانەوێت شەپۆلێکی هەڵوەشانەوە بەڕێوەی بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە شتێکی ئێندا ئاسانەوە 6 ساڵە 7 ساڵە باسەکرێت بەڵێ سەرەتاکانی دەرکەوتووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵەوەشێتەوە ئەو دەوڵەتانە دابەشە بنەوە کورد ئایندێکی ڕۆشن و گەشی هەیە پشتبەستن بەچی پشتبەستن بەوەی کە لە 1960 تاکو ئێستا لە سایکس و بیکۆوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابەشکرا ئێستا بەرنالیست بەرنامێکی تازەی داناوە نەتەوەکان بۆ لایەک و ئاینەکانش بۆ لایەک کورد لەم ئەجێندا تازە دەوڵەتێکی سەربەخۆ بۆ دروستەکان ینی ئەمە تەسەورەیان زانیاریە ئەمە زانیاریە تەسەور نیە لەکوێ بڵاوکراوەتەوە سەرتاکەی ئەگەر سەیری ئینتەرنێت بکەی بنووسە ینی لە خەریتەی شەرقی ئەوسەدی جەدید لێ بدەیا خرزان زۆر شتی زۆر سەیر و سەمەرە بڵاوکرا کاتی خۆی بەدواچون زۆر کردووە بڵاوکرایەوە بەدواچون زۆر کردووە خەریکی کتێبێکم لەسەر ئەوەی کە ئەجەندای ئەمریکا چیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەو ڕوانگەوە زانیاری زۆرم لایە من دڵنیام ئەو چی خزمەتێکە کا بەوەی کە ئێوە چنە بەغا ئەمە چۆن بەکارمەسم ئەوەیە من دەبێت ئێمە ئەجەندای ئەمریکی و هاوپەیمانەکانی بخوێنەوە ئەجەندای ئێرانی بخوێنەوە تورکی ڕووسی بخوێنەوە بۆ وەکو استراتیژ ئێمە بەرنامە دانین بۆ ئەوەی کە لەگەڵ ئەمانە ڕێکەبین وەکو تاکتیکیش ئێمە لە چوارچێوەی عێراقا کە لە دەستوری 2005 هەمومان قەناعەتمان پێکردو و دەنگمان بۆدا و لەگەڵ یا ڕۆشتوین ئەم دەستورە بێ بە شێوەیەکی تەکتیکی و کاتی ئێمە کاری لەسەر بکەین بەڵام بەچی ئێمە بە 6 ئەندام پەرلەمان ناتوانین دەستوری عێراق جێبەجێکەین بە دڵنیایەوە ئەبێ لەسەر ئاسی هەرێمایەتی و نێودەوڵەتی و لەسەر ئاسی عێراقیش ئەو هێزانەی کە لەگەڵ ئێمە لە نزیکن بتوانین ڕێکەوین لەگەڵ ڕاستەکەم مامۆستا ڕێبوار دکتۆر ڕێبوار جەنابتان شارەزان لەو مەجالەیە و بڵین هەم ماستەر هەم دکتۆراشتان تایە هەیە تا چەندە هاوڕای لەگەڵ قسەکانی مامۆستا ڕێبوارەوە پێت وایە کاری ئێمە ئێستا ئەوە بێت کە لەگەڵ سەرکردایەتی سیاسی عەرەبی عێراق بەشی ئەو سنەوە خۆمان ڕێخینەوەیان چاومان لە دەستی ئەوە بێبزان ئەمریکا و رووسیا ناوچەکە گۆڕنیانە خۆی لە ڕاستیە لە ئیدارەدانی عێراق هەردوو بوعدەکە هەردوو ڕەهەندەکە گرنگە هەم ڕەهەندی ناوخۆی هەم ڕەهەندی دەرەکی چونکە دڵنیاین لەوەی کە هێشتا دەستێوەردانی دەرەکی لە عێراقا لە ئاستێکی دیار و بەرچاوایە چ لە ئاستی ئیقلیمی و چ لە ئاسی نێودەوڵەتیش لە ناوخۆشە کۆمەڵێکی هەزەیە کە تۆ پێویستەکە تەفاهمیان لەگەڵا بکەی بەدەست تۆ نییە واقعەکە بۆ ژێوازەیە پێویستی بە تەفاهمکردنە پێویستی بە جۆرێک لە ڕێککەوتنە لەگەڵیە ئەمە ئەبێ ببێتە مای ئەوەی کە تۆ بباتە پێشەوە بگەێنێ بە مافە دەستوریەکانی خۆت لە ڕاستیە مەجالێکی شیتیایە بۆ ئەمە یان توانی دەواازەیەک بدۆزیتەوە بۆ خاڵی یەکتێکگەیشتن لەگەڵ لایەنەکانە بە تایبەتی ژەکرد تۆ چووی داوای مافە دەستوریەکانی خەڵکی کوردستانی کرد ئەگەر تۆ چووی داوای دەستکەوتی شخصی و حیزبی بکەی بە دڵنیاییەوە هەر ئەوەی دێچەندێتەوە کە لەم ماوەی 14 ساڵی ڕابردووە لە عێراق چنین وایە پارلەمانتارەکان کەم تەرخەم بوون کە بۆ نمونە لەسەر مادەیەکی وەکو مادەی 140 لە دادگای فیدراڵی سەرڕای تێبینیەکان لەسەری بڵین سکاڵایەک داوایەکیان خۆی لە ڕاستیا بەشێکی ئەم بابەتە پەیوەندی بە پەرلەمانتارەوە نەبووە بەشێکی ڕاستە لە توانە و لە دەسەڵاتی ئەوانەوە بەڵام بەشێکی هەر پەیوەندی بەوانەوە نەبووە چەندی جاوەفتی حکوومەت ڕۆشتەوە بەغدا هەرپرسی بە پەرلەمانتارەکانی حیزبەکەی خۆشیان نەکردووە نەک بەوانی تر لە خۆیشان نەیانەوت لێرەوە کە لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە زانیویانەوە وەفدی حکوومەت داتووە ینی بەڕاستی ئەوەش جۆرێکە لە احترام نەگرتنی نوێنەری کوردە بشکەوتەوە خەڵکەکە ڕوا نوێنەری تۆیە بێ نوێنەری خەڵکە بێ حکومڕانەکەی تۆ کە ئەچێتەوێت تەکبیر و
قسەی لەگەڵ ئەوە بێت چکە ئەو زۆر ڕۆژانە هەڵسو کۆتەکە لەگەڵ لایەنەکانە بێت لەگەڵ ئەو نوێنەرانە بێکە لە نوێنەراتی کوردەکەن لە نێو حکوومەتی عراقی چونکە ئەوانە ڕۆژانە ئەزانن چی ڕوەدا لەوێ بەڵام ئەم شێوەی مامەڵەکردنی ڕابردوو ئەمەی بەرهەمێنەوە کە ئێستا بینن کە هیچ نەماوە هیچ شتێک نەماوە نە لە دەسەڵاتە ئەوەی پێشووتر کراوە هەڵە بووە پێویستە چاک بکرێتەوە دڵنیاییەوە ئەو سیاسەتە بە سادەترینمان ناتوانانی پێ بڵی سیاسەتێکی سواردوی خراپ بوو چونکە خەڵکی خسۆتە بەردەم قەیران لە دوای قەیرانەوە. دکتۆر تا چەندە هاوڕای کە ئەوەی جەنابی کاک دکتۆر ڕێبوار ئاماژەی پێدا ئەڵێت سیاسەتێکی هەڵی شکست خواردوو بووە و بێدانی پێدا بنێن و بێ چاکیش بکرێتەوە. بە بڕای من عێراق و هەرێمی کوردستان لە قۆناغی ڕابردووە فعلا لە کارەساتی قۆڕەخکردنی جونگەکانی دەسەڵاتە ژیاوە کاتێکە باس لە یەکریزی نیشتیمانیەکەی نەک تەنها بۆ کورد بەڵکو بۆ ناوچەکانی تری عێراقیش هەمان دەرد و بەڵای هەبووە. حزبێک هاتووەتە دەسەڵات لە قۆناغێک لە قۆناغەکانە دواتر هاتووە سەرۆت و سامانی بەکارهێناوە بۆ بەرژەوەندی خۆی و بۆ پاراستنی خۆی و بۆ بەهێزکردنی مؤسساتی خۆی دوایی ماوەتەوە لە دەسەڵات هەتاوەکو مالکیمان بینی بە چ حاڵێک لابرایانی یعنی کە ڕێیس وزەرای عێراق بوو بۆ لەبەرەوەی کە قۆرخی دەسەڵاتی کردبوو تەنانەت ئەویست هێرشیش بکاتە سەر هەرێمی کوردستان ئەلەو کاتەیە. ئەمەی عەبادیەی کاو شێوەنیە دکتۆر ئەمەی ئێستا لە هەرێمی کوردستانە ڕوویدا هەمان هەڵەیە کە پێشتریش مالکی کردی لە عێراق و لە ناوچەکانی تریش بۆیە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە هەمان قەیرانی تیا کە بریتیە لە چی؟ بریتیە لەوەی کە کاتێک کە ئەچیتە دەسەڵات ئیتر کە سەرۆک و سامان کۆنتڕۆڵ ئەەکەی مؤسساتی خۆت دروست ئەەکەی و بەقوت ئەبی و دەرەنجام یاسا پێشێل ئەەکەی سەروەری یاسا گەندڵ ئەپارێزی پیاکوش ئەپارێزی لەبەری خۆت بمێنیتەوە ئەمە لە عێراق و لە هەرێمی کوردستانە بوو بە مایەی هەڵوەشانەوەی یەکڕێزی نیشتیمانی لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بەمعنای ئەوەی کە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش تۆ نەوت شەفاف ناکەی تدقیق و وردبینی کۆنتڕۆڵ ناکەی متمانەی هاوڵاتی بە سەرۆت و سامان و ئیداری سەرۆت و سامانی وڵات دروست ناکەی داواشم لێکەی یەکڕێزی نیشتیمانی بکەم لەم لاشەوە خۆپشاندان کە مافی خەڵکە هاوار ئەکا دەی هێزی بەرامبەر بەکارهێنی ئەو هەموو پێشێلکاریە بەرامبەر بە مافی مرۆڤ و ئازادەکان ئەەکەی داواشم لێکەی یەکڕێزی نیشتیمانی یعنی ئەمە منطقی نییە ئەم یەکڕێزی نیشتیمانیە کە داوا ئەکرێت گەرچی مافە گەرچی پێویستە گەرچی ضرورەتە لە عێراق و لە هەرێمی کوردستان چۆن دکتۆر ئەگەر نەیەتە دی چی ڕوو ئەدات چۆن بیهێنی نەدی بۆی کە ئەو بەترسێ ڕوو نەدا چونکە ئەوە نەبێ عێراق بەرەو کارەسات ئەڕوا بە هەرێمی کوردستانی شەوەکە تا ئێستا نەمانتوانیوە ئارامەیەکی سیاسی لە هەرێمی کوردستانە بە خۆمە نابینیت بەتایبەتی لە 5 ساڵی ڕابردووە. چۆن بیهێنی نەدی بەڕاستی مهمترین شت ئەوەیە کە حکومڕانی دەسەودەستی دەسەڵات ببێ بە شێوازە ئاسایی دیموکراسیەکەی خۆی ئەم قۆرخکاریە و کۆنتڕۆڵکردنی جونگەکانی بەڕێوەبردننی سەرۆت و سامان و حکومڕانی ئەبێ ئەوە ببێتەوە شێوازە ئاساتەکەی خۆی بە معنای ئەوەی کە تۆ سەرۆت و سامانم بۆ شەفاف کە با خەڵک بانوێنەرانی خەڵک بزانن چی ڕوئەدا گەندەڵم بۆ مەپارێزە سەروەری یاسا بۆ هەمووان جێبەجێ بکە ئەو ئەدائەی کە ئەیکەی لە عێراق و لە هەرێمی کوردستانە ئەدائێک بێ کە فعلا متمانەی هاوڵاتی دروستکە ئەو کاتە بۆ مەسەلە نەتەوایەتیەکان هەمومان هەر ئەبوو پێکەوە بین هەر ئەشبێ پێکەوە بین لە داهاتوە بۆ مەسەلە ئینسانیەکانیش نەتەوایەتەکان کە پێکەوە نین ئەنجامە لەبەر ئەوەی زوڵم هەیە لەبەرەوەی ستەم هەیە لەبەرەوەی کە گەندەڵی هەیە لەبەرەوەی کە مافخواردن هەیە. کاکدانا پێم خۆشەڕای تۆ لەسەر قسەکانی کاک دکتۆر ڕێبوار و کاک دکتۆر شێرکۆش بزانن ینی دکتۆر ئاماژەی بەوە داوتی هەڵە کراوە شکستیشمان هێناوە ئەبێت چاکی بکەینەوە بۆەوەی بتوانین لە بەغدا کاریگەریمانە بێت. دکتۆریش ئاماژەی بەوە داوتی دکتۆر شێرکۆ وتی دەرد و عیلەتەکە لە هەردوو لای یەکن و ئاماژەی بە کۆمەڵی خاڵدا کە من لەبەر کاتەکە ناچمەوە سەری کەواتە گەر ئێمە هەموو ئەمانە هێشتا مەوجود بێ و لە بەغا چیتان پێکرێت. زۆر سپاس من پێم خۆشە کە هەردوو بەڕێزیان بە شێوەی کۆ قسەیان کرد ناقسە سەر لایەن هێدوانی ماوەیان کەواتە بەڕێزیشان بەشدارن لە قۆناغە لە قۆناغەکان بە پێی بەشدارن تازە بەڕێزم ئەخرم ئەوە نیە وەزیرەکە ئەوەیە کە استخباراتی کۆنتڕۆڵ کردو دەسەڵات ئەوەیە کە سامانی سروشتی کۆنتڕۆل دەسەڵات ئەوەیە چۆن بەشدار بیت بێ پێناسی دەسەڵات بکەی دەسەڵاتوانی هەموو کەسێ بکەی بەشداری بۆم سەلمێنەکە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە نۆت و سامانی سروشتیە شەریکە یا لە ئیدارەکەی شەریکان استخباراتە شەریکان ئەتانتوانی لێگرتووی ئیسلامی کوردستان و لە هەموو لایەنەکانی کە بەشدار نەبن لەو حکومەتە کە ئاوا خراپیان ئاوازان دەسەڵاتکردنیوەزیرەکان نییە بە بەشداریکردن لە دەسەڵات دەسەڵات حکلای حکومەتە حکومەت ئەم وڵاتە بەبڕێەوە من بە جەناب دەڵێم ئەم حکومەتە هیچ کاتێک زادەی دەستی یەک حزب نەبوو هیچ حزبێ ینی هیچ کاتێ حزبێ بەتەنیا وڵاتی نەبردو بڕێەوە ئێمە زانین واقع سیاسەکەی هەرێمی کوردستان چۆنە
هەرێمی کوردستان بەر شێوە بەراوەرەوە کە دیمانە لە قۆناغی دواتر هێواش مەسائلەکان بەرەو دیموکراسیەت ڕۆشتووە بەڵام ناڵێن لە ساسە کێشە هەبووە گرفت دەبووە نەعەدالەتی هەبووە گەندەڵی شێ ئەمە هەموویە چەند جار وتمان هەمووەمانە کاریگەری لەسەر وابێ کە کورد لە بەغدا لاواز بەرەو بەغاچ بەس بە دوو فەرگەر ڕێگەم بێ ئێمە هیچ کاتێک خۆمان لە بەپرسیارەتی نەجیێتەوەکو پارتی دیموکراتی کوردستان هەموو کاتێکیش ئامادە بووین بۆ هەموو چارەسەرێک بۆ کێشەکان بەڵام تەنها چارەسەر یا چارەسەری تەنها لای حیزبێک نییە لای پارتی نییە ئەبێ هەموو لایەنەکان پێکەوە قەنەعەتکەن بۆی کە ئەتوانی پێکەوە بژین ئەتوانین چارەسەری کێشەکانکەن و هەموو پێکەوە بارگرانی سەرم حکوومەت هەڵگرین نەک تەنها لە کاتی باشەکانە ئێستا ئەگەر دەوڵەت ئەدان کرا هەمووان بەڕێزانە بوون بە خاوەنی سەروەری ئەو دەوڵەتە بەڵام کە کێشەیەک دروست بێ هەموو لە دەرەوە سێرەکەن و بەردی تێگرن ئەڵێمە ئەوێنە مە فدرا بڵین ڕفراندۆمێکی لە هەنگاوی ڕفراندۆمەوەکە سەرکەوتوو نەبوو لە ڕووی ئەوەی کە نەمانتوانی هەنگاوی بنین بۆیە بێخاوەنە بەڕێزم پرۆسی ڕفراندۆم وەکو پرۆسە سەرکەوتوو بەڵام وەکو ئەوەی کە تۆ هەنگاوەکانی دوایەوە بنی ئەو بابەتێکیکەیە ئێمە باسی ئەوواکەین حتا تەنانەت لە بابەتی سەروەری یان بابەتی سربەخۆی ئابووری و بابەتی ئەوانەی کە کاک دکتۆر باسی کرد لەو بابەتانەشە ئەو بڕیارێکیرا لەسەر سربەخۆی ئابووری هەموو حیزبەکان پێگۆ بڕیارە ناکەن نەوت بفرۆشرێ بۆی کە بتوانین ئابوورێکی بەهێزمانە بۆی کە بتوانین بەڵێ هەر بۆ دابین کراوە هەر بۆ دابین کراوە دابین کراوە دابین نەکرا پاشەکەوتی موچەکەی دابین موچەیە بەڕێز ئەو هەموو زوو مستەمە لە موچەکەمان بینە بەخشا دکتۆر شێرکردن کاکدانە حزبەکانە ئەما بژاردننی پەرلەمانی کوردستان نیە بینەرەکان چاوەڕێن بزانێەوە ئێستاەوەش پەیوەندی بە ئەو تێزەی جەنابیشت بمبورە یعنی ئەوی کە پەیوەندی بە کاکەغا خۆیەمە نین برا ئەم حکومڕانەی ئێمەی نردوتەوە خەڵکی وڵاتی نردوتەوە باشە دکتۆر ئێوە کە لە 12 مانگ هەڵبژاردن دەست پێکات دوای ماوەیەک بۆ نمونە ئەم چوارەتانە چونە پەرلەمانی عێراق يعني بين ليلة وضحاها لأن يوان شو روجي كأم كيشانة شهر سر بنو يواتش نبغى يعني يوان سر الرأي أم كيشانة أتش نبغى نقول بان برسالة بۆ منە بڵێ دکتۆر کە بخوا هەندێک شتەیە لەسەر بۆی زۆر بەوازەحی ڕوونی بکەین و سەر بەتایبەتی مەسەلەی یەکریزی و یەکلیسی و هەرچەنە شتێک نەبوو بە ناوی یەکلیسی نەدراسەش نەکراوە شتێکی لەو بابەتە نەبوو نازانم وەکو پەیمانی کەس باسی نەکردووە لە ناوچە کوردستانیەکان دوو مەرجان دوو داواکاریمان هەبوو بۆ یەکلیستیەکە ئەوەیە کە هەمان سیاسەتی ڕابردوو نییە کە زۆری نەمانە ناخەریکی نەوت فرۆشتن و تاڵانکردنی نەوت بین و دوایی 14 دقیقە دیفاعی لێ نەکەین ئەوە ناکەین و دووەمیش ئەوەی بەشدار بووە لەو شکستەیە بەو شێوازی ڕابردوو نابێ تەمسیلی خەڵک کا لەو شوێنە حەزەکەی خەڵکە بەدەنگی خەڵکە بەیرادەی خەڵکە ڕێز لە ئیرادەی خەڵکدا لە کەرکک بەشداری ئیرادەی خەڵک لەوە کە تۆ بتوانانی بە ئیرادەی خەڵک بەدەنگی خەڵک بەهێزی خەڵک دەنگ و کورسی بدەین دەوڵی من لایەنێک پەرایەزە خەم لەبەرەوەی کە لە تەمای لایەن پەرایەز خستن نابێوانە بەشدار چۆن بەشدار نابێت مەبەسم لایەن نییە ئەو کەسانی کە کەرکووکیان بەجێش مەبەسم لایەنە ئەو کەسانی کە شنگالیان بەجێش ئەوانە نابێ بەشدار بن ئەو کەسانی کە خانەقینیان بەجێش وتمان ناوە بەشدار بن ئەوتمان ئەو سیاسەتەش کە لێ بە دادگای بیکەی چێ کەرکووکی بەجێشتوە خانەقین بەچی بەجێراوە ئەگەر باسیەوەکەن بڕن باسی دادیا بکەن بە دادیا بیکە عفو من باسی خۆمەکەم من پێوەنی باسی بکەم کە ینی هۆکاری چییە دەوێ بەسەرەن 16 ئۆکتۆبر کە ینی زۆر باسەکرێ و دکتۆریشەوەک و ئاماژەیەک من جارێ سەرۆکی نازم لیستەکەی بڵێن حیزبەکەی بەڕێزت تا دوێنێ جێگری سکرتێرێکی نیشتوانی کوردستان بووە تۆ ناتوانانی لەوە خۆ دەرباز کە ئەگەر ئێمە وەکوێتی بەشدابین لەو هەڵا یارمەتیک دکتۆردا شکستی کەرکووک و خانەقین و ناوچانەی تر دەگەڕێتەوە بۆ دوو خاڵ بە قەنەعاتی من یەکەم هەڵەی سیاسەتی سربەخۆی ئابووری دوو یاریکردن بە مەلەفی نەوتەوە لە ڕووی سیاسیەوە کە یاریکردنە بە ئاگا کەوتنی کەرکووک یارەتی براتە دەقا یاریکردن بە مەلەفی نەوت لە ڕووی سیاسیەوە چونکە نەوت لە ڕووی ئابووریەوە بەکارێن لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتی و کۆمەڵی بەعدی هەیە لەمان لە ڕووی ئابووریەکە لە کوردستان لە 2014 ینی ئێمە ئەوە ڕێککەوتنێک بوو یان فعلەن هەموو کورتایە دۆڕانی هەموو کوردۆڕاتیایە لەبەر چی لەبەر ئەوەی کە داعش ڕووی کرد لە کوردستان کۆمپانیەکانی نەوت بە تایبەتی ئیکسۆن مۆبیل سەحبیان کرد لە کوردستان لایەنێ لایەنەکانی کوردستان کە بڕیار بەدەست یەکەمە هات ڕووسەکانی هێنا بۆ سەر نەوتی کەرکووک کۆمپانیای ڕۆزنەفت و گازپرۆم
لە چواری 1970 بۆ یەکەم جار فقی کارکوبات هاتو من حەزەکەم ئەوە لە داگایەک لایەوە بە سەر بە خەنەعەتی من کەوتنی کەرکووک و ئەو ناوچانە بەکارهێنانی مەلەفی نەوت لە ڕووی سیاسی بە شێوازێکی هەڵە ئێوە لە حکومت بوونیاننا ئێمە لە حکومت بووین بەڵام دوای تا نابی کاقوبات تاالبانی من حەزەکەم ڕوونی بکەمەوە دوای پرسیارم لێ ئەخ تۆ بقی ناکە من پرسیارەکەم تۆ دوای وەڵام بهورە ئەسە یاریکردن بە مەلەفی نەوت لە ڕووی سیاسیەوە تووشی ئەو هەڵە گەورەی کردین دوای سەحبکردنی کۆمپانیەکان لە شەڕی داعشاوهێنانی کۆمپانیا ڕووسەکان وەسەر نەوتی کەرکووک لە چواری 1970 بۆ یەکەم جار بریتانیەکان لە کەرکووک نوتیان دەرکردووە خۆیان بەخاوەنی ڕۆژێک دوایەوەی کورد کرد هێشت لە ساڵی 2014 بریتش تریلیۆن بیبی عەقد دەکات لەگەڵ حکوومەتی عێراقیە لایەنی لایەنەکانی کوردستان ناڵێ عەقدەکە جێبەجێکەن ڕووسەکان لە حکومت یارمەتی بدە یارمەتی بدە کاگە وەڵامم دەست ناکەوێتەوە یارمەتی بدە خۆمم بیتەوە هندی کیسنجەر وەچیەکان بگەنە سەر ڕێبوار پرسیارم لەوانەیە ویزانی بێت بە ئەوژنای ڕێبوار یارمەتی بدە هندی کیسنجەرەڵێ نابێ وسەسپیەکان بگەنە ئاوە گەرمەکان یعنی ڕووسەکان بگەنە ئەو نەوتی خلیج و ئەم ناوچە کاک دانا دوایەوەی تۆ ڕێبار ئەوەی لە کەرکووک ڕوویدا و 16 ئۆکتۆبەر بەهۆی هەڵاکردن و سیاسەتی هەڵەی نەوتەوە بوو دکتۆر فەرموو قسەکان بۆی ڕوون بێت بەڕاستیە بێم مەسەلەیە مەلەفە حەسم بکرێ خواردوونە بۆە ئەو دۆخەوە و ناوچانە ڕووی نایە سیاسەتی یعنی من نازانم وڵی هەندێک ڕاستی هەدی قوربانی بووە یەکێک لە ئەو وازەحە ئەوەی حکومڕان بووە لە وڵاتەیە ئەوە سیاستش کە خواردۆکی پێڕەو کردووە کەسی خۆی لێ نەزیێتەوە شتەکە ئەمەیە خەڵکی یەکێتی خەڵکی پارتی جەماوەر و خەڵکی بێلایەن خەڵکی گۆڕان و لایەنەکانی تر ئەمە بەدەرە لە سیاستێکی حکومڕانی خراپ لە وڵاتەیە کە پێڕەو کراوە ڕجاءن ئەبێەوە زۆر ڕوون بێ کە ئێمە لە بەردەم واقعێکی خراپدای و تۆ لە تەوێ شەق لە مامۆسا هەڵبەی موچەی خەڵک ببڕی نەوتەکەی ببیت و دیار نەبێ سبینە لە بەغاش بڵێ وڵاگە تۆ لەگەڵم نەبی خاینی شتیوانە ئەبێ بێ ناوماڵی خۆت ڕێخەیتەوە ڕێزی خەڵک بگریت موچەکەیان دابین بکەی ژیانێکی شیاویان بیتێ پاری نەوتەکە و شەفافێ ئەنج بیداوە لە من بکەی لە بەقا بڵێ لەگەڵم لەسانی لەگەڵ من واجبمە لەگەڵ تا یەکریس بم ئەم شتانی تیا جێبەجێ بکرێ بە بەراورد بە هەرێمی کوردستان بەغدا ئەکرێ بڵێن ئەو شامی شەریفەی ینی تۆ جەنابەت ئاگاداری حتمما ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی لە راپۆرتی 2017 کە لە مانگی 2010 بڵاو بۆتەوە عێراق لە عێراق لە پێش گەڵدەرترین بەڵێتەوە ئەوەیە هێمە بەردەوام فەرقەکە هەیە یان لەمان شتەوە تەماشاکە بابەتەکە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە باش شتێک هەیە ناوی پارەی خەڵکە ناوی نەوتی خەڵکە دیار نییە لە بەرپرسە ئامان ئەوەی هەردووچیان هەرێم بەرپرسە قوربان هەرێم بەرپرسە بەختاش بەرپرسە پێم بڵێ ئێستا خەڵک چاوەڕێکی یەکام موچەی بۆ بنێرێ حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕێکی یەکام موچەی پارەی بۆ بنێرێ بۆی تەکمیلی موچەکە بکە خۆیان نیان وەگە 370 نەنێنێ ئێمە ناتوانین هەروەکو جاران نتوانین پارە بدەین ئەمە مانەی وایە تۆ خۆت هەموو شتەکان تەسلیمی بەغدا کردوێتەوە ئێمە ئەڵێ ئەوە حەقی خەڵکی کوردستان لە بەغدایە بابێت زۆر سپاس دەکەم کاک دانا لەسەر ئەوەی کە ئەوەی 16 ئۆکتۆبەر و لەسەر قسەکانی کاک دکتۆری مەسەلەی 16 ئۆکتۆبەر بابەتێکە زۆر قسەی لەسەر کراوە هەموو لایەنەکان ئەزان کە مەسەلەی 16 ئۆکتۆبەر ئەگەر یەکریزی نیشتیمانی و یەکریزی و تەبایی هەبووە هیچ کاتە 16 ئۆکتۆبەر ڕوونایە هەرلایەنی کەم بۆ شێوە ڕوونایە هێزی پێشمەرگەی کوردستان تووشی ئەو پشێوەی نەبووە بڕیاری سیاسی لایەنێکی سیاسی یان هەندێک کەس لە لایەنێکی سیاسی ئەگەر بەو شێوە نەبووە تەسەوڕ ناکەین هیچمان ئەو ناکە یەکی ئەوڵی ئێمە مەزلومین من باسی نیشتیمانی کوردستانم نەکردووە جەناب تێڵی ئەمە تەفسیرێکی تازە منەمە تازەم تەفسیرا ئەمریکیەکان و بریتانیەکان ناڵن مەسلەی کردکوت حکومەتی هەرێمی کوردستان ڕووسەکان بێن مەسلەی 16 ئۆکتۆبەر من حەز ناکەم زۆر سەریم لەبەر پێشترتمان ئێمە هەڵمەتی چاوبژاردن نییە بۆ پەرلەمانی کوردستان ئێمە هەڵمەتێک بۆ ئەو شوێنەی کە بەڵێ مەلەفی نەوتە و حکوومەتی عێراقیش توانێت و سوود لەو درزەوە گرێت لە بین لایەنە سیاسیەکانی لە کەرکووکە بۆ توانی ئەو دیوارە بڕوخێنە کە کورد وەکو دیوارێکی پۆڕاوی بوو لە کەرکووک بەداخەوە زەرمە یەکەم لەوانەیە حەزبەکەی جەنابیشی بێ
پرسیارەتی یەکەمیش لای حیزبەکەی جەنابتە بەعکس لە قوربانێکی زۆر بەڵێ لە ئیدارەی بەڕێزم دوای جوابەرە لە ئیدارەی ئەوەی کاک ڕێبار باسیەکە بەڕاستی کاک ڕێبار باسیەکە تەنها قسەی بری قوباقە چۆن ئەتوانێت ئەو بچەسمێنێ بەڕێزم توێ بێت تعاملکەی لەگەڵ بەڕێزم ئەتوانێت بۆ دەکەین قسەی بری قاڵ بۆی شو بکەین کامە کردارەکەیەوە بەڕێزم کردداری ئەمە ئەزمونتان هەبووە ئەزمونتان هەبووە لە حکومت لە دەوڵەت لە ئیدارە جوانتان هەبووە من باسی کەسێکی ئاین ناکەم باسی بەرامەکەی جوان ناکەم ئەزمونی دوتۆ بەزانی بەڕێزم هەموو ئێمەش ئەزمونمان هەیە ئەزمونی دەوڵەتداری لە لای پارتی دیموکراتی کوردستانە فەرم بڕۆنانە ئەو گەشە پێدانی ئابووری و ژێرخانی ئابووری و ئەو خزمەتگوزاریانە کە لە هەولێر هەیە ئەگەر بە حەق ساکەی فەرموداری پێنە بۆ مقارنە بکە مقارنە بکە بێ سلێمانی هەولێر ئەوە جەنابی باسی خودمان لە سلێمانی چی کراوە چی کراوە فەرمون باس گەشە پێدانی چی من ناڵم شتێ نەکراوە ئێمە ئەوەنە زاڵم نین وەکوەوە بە هەموو شتێ بڵێن سفر بە هیچ نەڵێن جوانە ئێمە ئەڵێ خەڵکی بەڕێزی خۆمان بە قسەکانم بکەم جەناب دکتۆری خەڵکی بەڕێزی ئەم سنوورەش لە ئیدارە و لە پارێزگای توانیانە ئەوەی توانیانە بیکەن بۆ خزمەتیان خەڵکە بەڵام ئایا گەندەڵی نەبووە ئایا گەندەڵی بکەن تەرخەمی نەبووە من لەسەر مۆزوعینەوەتە و مەسەلەی 16 ئۆکتۆبر بنبووای فاکت هەیە ئەبێ ئەتیمات بکەینە سەری کە هەمووی بە دەلیل و بە ڕقەم و بە عقود و بە دۆکیۆمنتە ئەکسۆن مۆبیل کە یەکێکە لە گەورەترین شەریکە نەوتیەکانی ئەمریکا پێش ئەحداسی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر بە ماوەیەک پاشەکشەی کرد لە هەنێک کێڵگەی هەرێمی کوردستان لەگەڵ 16 ئۆکتۆبر ڕوویدا بە 2 ڕۆژ پاش ئەوە یەکسەر حکوومەتی عراقی کێڵگەکانی کەرکووکی دایەوە بە بریتیش پترۆلیۆمی بەریتانی ئەمە کەی ڕوویدا ئەمە دوای ئەوە ڕوویداکەوە فدێکی هەرێمی کوردستان چوو بۆ ئەمریکا لەوێ داوای ڕێفراندۆم و پشتیوانی ڕێفراندۆمی لێکردن کە زانی وەڵامیان سلبیە گەڕانەوە لێرە تەبخی مەوزوعی گرێبەستی ڕۆزنەفت ئەکرا ئامادە ئەکرا و ڕاستەوخۆ پەیوەندی کرا بەوەی کە ڕۆزنەفت بێت و گرێبەستەیەکە وەکو یاریەکی استراتیژی چۆن وەختی خۆی جەمال عەبدولناسر لە ئەمریکیەکانەوە بایایە و بەرەو ڕووسیەکان بۆی کە بتوانێت پێگەی خۆی جەبەلێ بکە وایان ئەزانی ئەم کۆمپانیا نەوتیانە ئەوەیە کە ئەڵم ئیدارەی مەلەفی نەوت و گاز و حکومڕانی لە هەرێمی کوردستان بە نەمەتێکی جەهالەتی وازە هاتێ پەڕی قەیرانێکی گەورە و مقدراتی ملەتێکی فەوتان و تووشێم کارەساتی کرد وایان ئەزانی کۆمپانیا نەوتەکان کاتێککە دێن کۆمپانیا نەوتیانە خۆیان دەوڵەتەکانیان لەسەر رووسیا و سووریا بەڵێ هەمووی فاکت هەمووی حقائقە هەمووی دۆکیۆمنتی هەیە وایان ئەزانی وایان ئەزانی کاتێککە دێنە عێراق و هەرێمی کوردستان ئیتر خۆیان و دەوڵەتەکانیان دێن پشتیوانی لە ڕێفراندۆم ئەکەن دەوڵەتمان بۆ دروست وایان ئەزانی بەڵام ئەوە تا رووسیا تا ئێستش وەکو یەکگرتو تا ئەو کاتێککە لەناو ڕێفراندۆم بەهێزانەوە ئاگاتان لەمە نەبوو دکتۆر تا ئێستش کە باسی بۆ ڕێنەوتەکانی هەرێمی کوردستان ئەکرێ کە بە پارەی ئەم هەرێمی کوردستانە دروستکرا ئەو بۆ ڕێنەوتەکانە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی مەلەفینەوتەکەدا ملیۆن دۆلار ماگانە بەڵێ پەشیمانین ملیۆن دۆلار ماگانە ئەبێت بە بۆ ڕێنەوتەکانی هەرێمی کوردستان 27 میلیۆن کەوا بێت ئەتەوێت یەک ڕێزی نیشتیمانی بکەین بەڵێ باشە بەسەر چاو فەرمونون بە یەکڕێزی لە سەروەت و سامانی نیشتیمانی دروستکەین فەرموو بە یەکڕێزی لە حکومڕانی هەرێمی کوردستان دروستکەین فەرموو بە لە ڕووی سیاسیەوە بین شەفاف بین لەگەڵ یەکترا بۆی بتوانین لە بەغدا یەکڕێزیەکی ئیسلاحی گەورە بۆ پرسیارێکی ترمەیە بۆ نەخێر پەشیمانی نەخێر ئێمە دەوڵەتی کوردستان ئێستش و هەموو کاتێک 8 ساڵ لەمە پێشڕامان گەورین لەسەری بەڵام کام دەوڵەتی گەندەڵی دەوڵەتی فەساد دەوڵەتی دەوڵەتی هاوڵاتی بوون یەک دێڕماوە بێڵێم لەمە دوا سەرۆت و سامان هەرێمی کوردستان ئەبێ لە ڕێی سۆمۆی عێراقیەوە نەوتی بفرۆشێ سەرۆت و سامان لە ڕێی بەغدا
لەلایەن بەخاوە ئیدارە لەسەر بدرێت هەرێمی کوردستان با دەستور ڕێدوانزە لە چوارچێوەی عێراقە ئەبێ کورد ڕێکەوێ لەگەڵ یەک پرسیاری زۆر ڕوونم هەیە ئێوە پێتان باشە دۆسیەی نەوت و سەرچاوە سروشتیەکان لەلایەن عێراقەوە ئیدارە بدرێت هێرێمی کوردستان ئێمە پێمان باشە دەستور جێبەجێ بکرێت دەستور پرسیارت کرد بە وەڵامە بەمەوە دەستور زۆر جوان لە مادەی 111 و 112 ڕێکی خستووە حقوقی دوای 2005 استثمارات و بەرهێنان تایە ئەکرێ هەرێمی کوردستان تیا بۆ بەرهێنان هەموو دەستور جێبەجێ بکرێت و مادانەی بەڵام ئەمە جێبەجێ ڕێم پێ بە ئەمە هەموو 50 مادە ماوە جێبەجێ بکرێت لەوانە مەجلیسی ئیتیحادیەکە بێتە کایەوە پێش حقوقی پێش 2005 ئەوە حەسریەن ئەبێ حکوومەتی عێراقی و بەرهێنانی تیا بکە بەڵام ئەوەی هەرێمی کوردستانیش کە لە دەستورە هاتووە بەرهێنانی تیا بکە ئەبێ بە تەنسیق و علمی زۆر لەبەرەوە پرسیارێکم هەیە مەبەستمە ڕاهێر چوارتانی لەسەر بزانم مەترسیەکی زۆر لەسەر ئەوە هەیە ئەڵێن عێراق لە دوای هەڵبژاردن هەنگاو ئەنێت و نەک بە پلان بە استراتیژی ئیشیان لەسەر کردووە کە عێراق بێ بە عێراقێکی زۆرینەی سیاسی مەذهبی شیعی ئێوە پێتان وایە ئەمە مەترسیە پێمان وانە ئەوە ڕوو بدا بە ئاسانی چونکە هێشتا لە عێراق لەسەر ئەساسی پێکهاتە ئەبێ مامەڵێگە قۆناغی داهاتەوە بکرێ بۆیە ئەوانی کە بەهێزن ڕاستە یەکێک لە دروشمەکاریان ئەغلەبیەی سیاسیە بەڵام ئەغلەبیەکە دیسان پێکاتە جیاوازەکانی تیا ئەبێ زۆرینەکە دیسان پێکاتە جیاوازەکانی تیا بەڵام حەزەکەم تەنها یەک بە یەک کەمتر لە دقیقێک پێت بڵێم چکۆ پرسیارەکە کرێ دوتۆ بەرهەم چی کردووە دوتۆ بەرهەم 4424 کەسی بۆ داردەوە بەرنامەی توان ئاساسی 36 دەسایتی کوردستان پۆست 8 ساڵ پێش ساڵێ لە سێمانێت تا ئاڵتونکۆبری هەمووی شوقە و وێلا و تاوەر و بەنزیخانەی دوتۆ بەرهەمە بەبێتە شەوەداویستە بەڵگەی بۆ دابێت دیشتوانی ئێستا چۆن لیستەبیری ئیداری گشتێکە و کە بزانە چی نووسیوە لە کتابەکەی سەیمەجی لە کتابە ڕسمیەکە چی نووسیوە ئەڵا یەکشتی یەکێتی لارە کاتی کۆتا پەیامە بەڕێزان بەقوەتی مامجەلا بۆ لەسەرێکی ڕێز بۆ بینەرەکان مامۆستا ڕێبات تکایە کاتم تەواو دکتۆر ڕێباتیان بشويك تحدى سيري كاميرا كبكە و بڵێ بۆ دەنگت پێ بدەن بەدڵنیاییەوە دەنگدان بە ئەو مەدرسەی کە ئەخلاق بنیاد ئەنێ کە پسپۆرە لە پەروەردەیە پسپۆرە لە ئاشتەوایی نیشتیمانیە پسپۆرە لە معالەجاتی بنەڕەتی بۆ کێشەکانی عێراق و هەرێمی کوردستان ڕابردووی سەلمێنەری داهاتوێتی بۆیە پێویستیبان بە پشتیوانی ئێوە یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ دەنگت پێ لە لیستی 162 کە نیشتیمانی کوردستان ئەگەرتانەوێ ئایندەی مناڵەکانتان ئایندەی خۆتان ژیان و کەرامەتان برسێتی و قات و قوڕیتان نەمێنێت دەنگ بدەن بە من لەبەرەوەی لە 4 ساڵی ئایندە لە دادگای فیدرالی عێراق مافەکانتان بەدەست بۆ دەنگت پێ بدەن منەڵێم لە پێناو کوردستانێکی بەهێز لە پێناو دەستکەوتی زیاتر بۆ گەلەکەمان لە پێناو ئاسوودی و ئارامی دەنگمە مەلیسی 184 پارتی دکتۆر ڕێبوار بۆ دەنگت پێ بدەن بۆ ئەوەی کە دڵنیا بن هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری ژمارە 153 نەخۆیە فرۆشێن نەخەڵکە فرۆشێن نەخاگە فرۆشێن دکتۆر ڕێبوار کەریم مەحموود سەرۆکی لیستی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای سلێمانی کاک دانای شەید جەزای عەلی کاتب کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی دکتۆر شێرکۆ جەودەت کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای سلێمانی مامۆستا ڕێبوار محەممەد کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای سلێمانی بەو هیوایی ئارگومنتەکانتان ئەو بەڵگانەی خستونانەتان ڕوو ئەو قسانەی کردوتانە ئەو بەرنامە بەڵێنانەی بەڵێنتان داوە کە کاری لەسەر بکەن توانی بێتی قەنەعەت بە بینەرەکانتان بکات کە دەنگتان پێ بدەن بەڵێ بینەرانی ئەزیز باسی هەڵبژاردن کۆتایی هات تا باسی هەڵبژاردنێکی دیکەی و کوردستان لە ئامانەتی خوادا